عزیزان بەردەوامە بین لەگەڵتان بگومان هەموو هاوسەرێک بە دوور نییە لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە ژیانی هاوسەرێتیانە ڕوبەڕووی کێشە و گیر و گرفتنەوە هەموو هاوسەرێک کێشە و گیر و گرفتیانە بێت بەڵام ئافرین بۆ هاوسەرانەی کە توانای چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکانیان هەیە واتە کلیلی چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکان لە گیرفانی خۆیانە پەنا نابنە بەر کەسێکی تر چونکە زۆر کات لە کوردەواری خۆمان ئاوتێ ئەگەر دوو هاوسەر هەر کێشەیەک هەر گرفتێکیان هەبێ هەتا بتوانن لە چارچێوەی ئەو خێزانی خۆیانە چارەسەریکەن کێشەکان باشتر چارەسەرەکە نەوەکو کەسێکی تر تەداخولکە و هەروە ئەشپرسین بزانین لە چ کاتێکا گرنگە کە ئێمە پرس و ڕاوێژ بە کەسانی تر بکەین اینجا بوو ئەوەی بە چڕوپڕی لەسەر ئەم بابەتانە زانیاری وەرگین ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی میوانداری بە ڕێز دکتۆر پێشڕەو حەمعەلیمان کردووە کە بە ڕێزیان ڕاوێژکاری پەروەردەی خێزانین دکتۆر یان سڵاو لێبێ بەخێر بێ بانی باش دکتۆر بەخێر بێ زۆر زۆر بەخێر بێ دکتۆر لە سەرەتای شتێکم وتم هەموو خێزانێک هەموو هاوسەرێک بە دوور نییە لەوەی کە ڕوبەڕووی کێشە گیر و گرفت بێتەوە توشبوون یاخود دەمەقاڵە و دروستبوونی کێشە و گیر و گرفت ئەمە نیشانی ئەوەیە کە ئەم دوو هاوسەرە تەبانین یاخود نەخێر زۆر کات لە تەبایی ئەم گرفتانە دروستە بێ بەناوی خۆی گەورە میهرەبان سپاس بۆ جەنابتان و بە بینەرانی عزیزی کورسات و زۆر بەخێر بێ سپاس بەیانی باشی کەناڵی کورسات زۆر بەخێر طبعاً یەکێک لە تایبەتمەندیەکان ئەگەر تۆ پێت وابێ نابێ لە خێزانە کێشە هەبێ خۆی کێشەیە چکە تۆ بە دوای خێزانێکی میسالی و نمونە یا بگەڕی شتێک نییە بوونی بێ یەکێک هەیە لە تایبەتمەندیەکانیان شتێک هەیە پێ وترێ اختلاف ئەوەیە ئەمە شتێکی زۆر ئاساییە لە بینی خێزانەکانە هەبێ کە قبوڵی جیاوازیەکانی یەکترەکەن و ڕێز لە جیاوازیەکانی یەکترەگرن و ئەو کاتەی جاری وا هەیە بوونی کێشە یارمەتیدەرە بۆ داینەمەکێتی خێزانی بۆی خێزان بەرەو گرم و گوڕی بەرێ و ئەتوانین زۆرێک لە تایبەتمەندیەکان جاری وا هەیە کێشەکان ئەگۆڕین بۆ هەل ئەیکەم بۆ فرسەتێک چۆن بتوانم ئەبدەیتی خۆمی پێ بکەمەوە چۆن بتوانم خۆمی پێتەن دروستکەم پەیوەندی خێزانیمی پێتەن دروستکەم کەواتەوە تەسەور نەکەم هیچ خێزانی کێشەی نییە بەڵکو هەموو خێزانی کێشەی ئەبێ بەڵام لە پێشەکێکا فەرمووت زۆر مهم و زۆر گرنگە چۆن بتوانم پەی برم بەوەی ئەگەر من هۆشیاری مەبێ بەرامبەر بە کێشە زوو چارەسەریەکەم بەڵام ئەگەر هۆشیاریم نەبێ ئەمە ئەبێ بە گرفتەکەم دوایە بێ بە کێشە چونکە گرفتی یەک کێشەیە کە بوو بە کێشە کۆمەڵە گرفتە کەڵەکا بێ دوای ئەوە ئەڕوات ئەچێت بۆ قۆناغی تر ئەچێتە قۆناغی پێوترە خلاف یعنی قبوڵی جیاوازیەکانی یەکتر ناکەین ڕێز لە یەکتر ناگری دوای ئەو ئەیبا بەرەو سیراع و ململانێکردن ئەم ململانەیە وای لێیە لە ماڵ دەرچوون دروسە بێ کوردەواری وەختی خۆی پێ تۆران دروسە بێ ئەگەر بە هەر کامیان بێ دوای ئەوە ئەچێتە حاڵەتێکەوە لەم سیراع و ململانەیە دەرەچێتە قۆناغی کە جیابوونەوە دروسە بێ ئەگەر جیابوونەوەی خودی یەکەم جار دروست نەبێ یەکەم جار بە جیابوونەوەی سۆزداری دەست پێەکە جیابوونەوەی خودی چێ دکتۆر جیابوونەوەی ترەوەی کە تەلاق بێ و جیاب بێتەوە لەیەک کە ئەم بۆ ماڵی خۆی و بۆ ماڵی خۆی بەس جیابوونەوەیکی تر هەیە کە جیابوونی سۆزداری دروستەکەی هەستەکەی لە ژێر سەقفەکان بەڵام پەیوەندیەکان تەندروست نییە پەیوەندیکان نییە هەستەکەن جای وە بە ئازایەتی سێرەکەن وەڵاوەکو دوو هاوڕێ لە خانووی کاژین دکتۆر بەداخۆی من نامێ هاوڕێ من بۆ پێوترێ هاوسەر هامسەر باشە یعنی ئەمە ئەمانەوەی پێکەوە بژین ئێمە تاوکەری یەکترین کۆمەڵە تایبەتمەندی و سایکۆلۆژیای ئافرەتەیە یارمەتی دەرە بۆ پیاو کۆمەڵێک تایبەتمەندی و سایکۆلۆژیای پیاو هەیە یارمەتی دەرە بۆ بە هەردووکیان ژینگەیەکی جوانە خوڵکێنێ باشە هەموو ئەو قۆناغانەی باست کرد کە کێشەکان چۆن دەست پێکاتا گەتە و کاتی جیابوونەوە دروست بێ بۆ پێشینەیەک و پایەکی پتەوتر لە پێشترا دروست نەکرێ ئەگەر کێشەش هاتە بەردەمم بۆ من ئاسان بێ بۆ هەردووکمان لێ خۆمانی لێ دەرباسکەین کەواتە پێشینای ئەوەی کە تۆ دان بۆیە بنێ کێ ماچینە ناو پرۆسەیەک و پێڵەن هاوسەرگیری لێک تێگەیشتن هەبێ گونجاندن هەبێ وەکو کوردەواری خۆمان لێ بە پێی بەڕەکەی خۆمان ڕابکێشین بۆی کە نەگونجاندن دروست نەکات و کێشە و گرفت دروست نکات بەداخەوە منەڵێم دکتۆر ئێستا زۆربەی کێشەکان کەوتۆتە سەر کێشەی مادی لایانی سۆزداری تێگە و لایانی کەسایەتی تێگە
دوورکەوتنەوە لە خێزان تێگەیە دوورکەوتنەوە لە ماڵی هەردوو لا تێگەیە ئەمانە چەند بابەتێکن لەوانێ بەڕێز زیاتر بچیتە قوڵایشە بووی ڕەنگە وا تەسەور بکەین چونکە لە چیە دەرەکەوێ لە گرفتە مادیەکانە دەرەکەوێ بەڵێ لە گرفتە داراییەکانە خۆی وێناکە بەڵام شتێکی ترێ لە پێشەما خۆی حەشارداوە توێژینەوەیکی ئەمریکیە باس لەوە کە ئەڵێ لە 2 ساڵی یەکەمە گرفتەکان لە چیەوە دروستە بن یەکێک لەوانە کە زۆر سادەیە چونکە گرفتمان یەک شتە بەڵێ دوایە بێ بە کێشە کەڵەکە زۆرە بێ ئەنجە دوایی لە داراییەکە تەقێتەوە دەرەکەوێ ڕووکەشەکەی دەرەکەوێ یەکێک لە تایبەتمەندیەکان ئەڵە لە 2 ساڵی یەکەمە گەورەترین گرفتەوەیە لە بینی خێزانەکانە بە نائاگاییانە مەدحی بەرامبەرەکات ستایشی پیاوێکە ستایشی ئافرەتێکی ترەکە لە بەرچاو خێزانەکەیە وردە وردە گرفتی بۆ دروستەکە ئافرەتێکە ستایشی پیاوێکی ترەکە مقارنەیەکە پیاوی خەڵکی وایە ئەو ژەڵە ژنی خەڵکی وایە یعنی قوبوڵ نەبوون دروستە بێ یەکێک لە تایبەتمەندێکی تر هەر لەو توێژینەوە ئەڵێ گەورەترین گرفتەوە لە 2 ساڵی یەکەمە ناڕازگۆیانە مامەڵە لەگەڵ یەکتراکەن بۆچی دکتۆر بۆ خۆی ئەمە ناوێت کاڵم ناڕازگوێت پێم جوان نییە لە ڕووی پەروەردەوێت دەستەواژەکە بەکاربێنە یەکێک لە تایبەتمەندیەکانی تر ئەڵێ ناڕوونیانە مامەڵاکە لە بین یەکتر ئەم ژن و مێردە کە تێبینی لە بینی ژن و مێردا تا ئەکرێ ڕوون و شەفاف مامەڵە لەگەڵ یەکترا تێبینی فەرموون لە نێوان خانمانە جاری وایە خانمان کە پرسیارێک لە پیاوانەکە لە 150 بەرەوسەری وەڵامەکەی لەلایە ئێوە لە زاری پیاوەکە بیبی ئێوێ مۆری بکات پیاوەکەی پیاوەکەشی ئاوای پێکە ئەم سەرۆسەری پێکە لەم ئەم سەرۆسەرە گرفت دروستەکە چی دروستەکە ئەیوا بە قۆناقێکی تر شک دروستەکە گومان دروستەکە خاڵێکی تر لەمانە یەکیکە هەر لە توێژینەوەکە باس لەوەکە ئەڵێ گەورترین گرفت ئەوەیە لە خێزانەکان کات بۆ یەکتر تەرخان ناکەن 4 بازنەمان هەیە ئێمە بازنەی یەکەم تەرکیزە بۆ پەیوەندی خێزانی بازنەی دووەم کاریگەریە بازنەی سێم گرنگی پێدانە بازنەی 4م فرامۆشە ئەبێ پەیوەندی خێزانی لە بازنەی تەرکیزا بێ زۆرێک لە خێزانەکانی کەنە بازنەی کاریگەریەوە ئەو کاتە فراغی مایەوە ئەی بەخشێ بە هاوسەرەکەی بە خێزانەکەی بە پەیوەندی خێزانەکەی ئەمە چێتە بازنەی کاریگەریەوە یا وەخۆجاری وای چێتە بازنەی گرنگی پێدانەوە وەجاری وا هەیە خەتەرناکێکی لە مایە ئەمەش یارمەتی دەرە لەم کات پێنەدانە چییە کات کار و کاسپێکیە ئیشێکی هەیە دەوامێکی هەیە دەوامەکە ڕایکێشێ ئەی کاتە ناو بازنەی تەرکیزیەوە هەموو فۆکەسی لەسەر چییە؟ ئیش باش دوای پەیوەندی خێزانەکەی سێرەکەی چووەتە خەریکە چی دە بازنەی فرامۆشەوە کاتێک بە خۆیان نەزانن لە کێشەیەکە سەرڕاڵایە وەیەکێک لەم تایبەتمەندیانە یعنی کات تەرخانکردن توێژینەوەیکی یونسێفەیە کە بۆ هەموو وڵاتانی کردووە ئەڵێ کات تەرخانکردن یعنی چی لە بین خێزانەکانە بۆ مناڵە بێ ڕۆژانە 20 خولێکی گەرم و گوڕم هەبێ بۆ مناڵێ بۆ مێرد بۆ ژن و مێرد بۆ هاوسەرەکەی بۆ مێردەکەی ئەبێ ڕۆژانە 30 خولێکی گەرم و گوڕم هەبێ لەگەڵ مناڵەکە لەگەڵ هاوسەرەکەمان ئەڵێ تەسەور کە تاکە وڵاتێک ئیتالیایە تەنیا 16 خولێکیە وڵات عەرەبیەکان بە خۆشبانەوە 0 خولێکین بەعزێکمان نیو خولێکین باشە دکتۆر کاتی بەتاڵمان زۆر لەبەردەستە بۆچی ئەم کاتە ئێمە دانانین بۆ مناڵ و بۆ هاوسەرەکانمان بەلامانەوە زۆر ئاسایی بێت ئەگەر کێشەیەکی زۆر بچووک لە هەر شتێکا بێت کە لە ژیانمانە هەیە جگە لە کێشە خێزانەکان و لە ئەو کات تەرخانکردن بۆ ماڵ و مناڵەکەمان ئەچینێکین زۆر ئاسایە بەلامانە و پێش بەرنامەکە قسەیەکی زۆر جوانە کردەوە دکتۆر وتت ئەگەر کێشێک لە ئۆتۆمبیلەکانمانە هەبێ دەما و دەست ئەگەینە لای کەسێکی تەکنیکی بووی کە چاکی کاتەوە بۆمان بۆچی بۆ خێزانەکانمان بەم شێوازەنین دووشت لە خزمەت تا عرزکەم یەکیان کات پێدانەکان ناژیزانی چۆن کات بێکتر بین چونکە کات پێدان بریتیە لەوەی ئەم 30 خولەکە گەرم و گوڕا باسی شتێک کەین پەیوەندی بە ژیانی خێزانمانەوە نەبێ یعنی هەردووکمان لەسەر کەیسی قساکەین لەسەر مەوزوعێکی هەواڵە قساکەین لەسەر ڕۆمانێک قساکەین سەیری درامایەکەین گفتوگۆ لەسەر ئەماکەین ئەمە ڕوبەری هاوبەشن بۆ دروستەکە ئەمە نیو سەعاتەکەم ئەبێ 30 خولەکەکەم ئەوە بێ لە پەنایەکە دابنیشین پێکەوە گفتوگویەکی مەزبوط لەسەر ئەمە بکەین ئێمە ئەو کاتی کە لە ماڵەوەین بەداخەوە لەم قسەی تریانەوە داخڵ بم گرفتەکەمان لەوایە بۆ هەموو شتێک خەمی ئەخۆین بە دوایە ئەگەڕین بەڵام پێمان شەرمە بچینە لای ڕاوێژکارێک
وا تەسەورەکەین ئللا ئەبێ کێشەمانە بێ ئەنجامشین بۆ لای ڕاوێژکارێک بەڵام ئۆتۆمبیلەکەم عیبی نییە ئەچم مەڵێم با فەسێکی کەم زانێک میش کێشەیەکی نییە چونکە من سەفەری پێوەکەم بۆ لەبەری سەلامەتی سەرنشینەکان باشە ژیانی خێزانی سەلامەتی ئەندامانی خێزان نییە ڕاستە پێم عیبە بچمە لای ڕاوێژکارێک بڵێم ئەمەوێت چۆن بەختەوەر بم چی بکەم تاوەکو ئاسوودە بم ئەمەم نییە یا بۆ منداڵەکەم ناچم بەڵام بۆ مۆبایلەکەم لەگەڵ دوو جارجان بوو یەکسەر ڕاکەم بۆ لای وەرشێک بزانێکم خەلەلەکەی چییە و هەتا دوایی لەما بێمەوە سەر ئەم بابەتی تریان بۆ بەشی یەکەم گەورەترین گرفتی ئێمە ئەوەیە خێزانەکان وا تەسەورەکەین کاتێکی زۆرمانەیە لە ماڵەوە بەڵام ناوم ناوە هاوسەرانی جەنازە هاوسەرانی ترم ئەم هاوسەری ترم و جەنازە یعنی چی پێشەوەی کابرا وەفات کە ئەڵەن کاک فڵانە کەس بەڵام کە مرد ناوەکەی مێنێ ئەڵەن با جەنازەکە بێنن بیشوین جەنازەکە نوێژی لەسەرکەین بیبێن بۆ قەبران یعنی ڕۆڵی پەروەردەیی و ڕۆڵی نەما لە ماڵە یعنی هەمومان بە مۆبایلەکانمانە وەکو جەنازەمان لاتووە ڕاستە لە ماڵەوەین کاتێکی زۆرمان هەیە بەڵام کاتە زۆرەکەمان لە جیاتی و بە خێزانەکانمانی ببەخشین بە مناڵەکانمانی ببەخشین بە تونند و تۆڵکردنی پەیوەندیەکانمانی ببەخشین بە مۆبایلەکانمانی ببەخشین جۆرێکی ترمان هەیە کە پێ ئەوترێ جۆری ونبوو هاوسەری ونبوو ناوم ناوە ئیشم هەیە لە دەرەوەم ونم علی شریعەتی قسەیەکی جوانەکە ئەو کاتی ماڵەکەی من سووتە ئەگەر من لە مزگەوتا بم لە فێرگەیەکا بم لە کتێب خوێندنەوەیەکا بم لە دەروی ماڵەکەم بەچی ئەچێ کە من لەویانە بم ماڵەکەم بکوژێنمەوە یعنی من لەو کاتە حزورم نییە منێک کەون بووم یعنی ڕۆڵی پەروەردەییم لە ماڵمان نییە و جۆرێکی ترمان هەیە لەمانە لە هاوسەران کە ناوزەندمان کردو بە هاوسەری بانق وا تەسەورەکە کاکتۆر کە و کیسانیە بۆ لامان بزانە یەڵاومە یەکشتی لە یەکشتی کەم بێ چی ئەوێ بۆ یەکەم ئەو خۆتی ئەوێ کارتی بانقی ناوێ پێویستیم بەمە یەکسەر کارتی بانقیەکە بانق ئەمە جۆرێکی ترمان هەیە لە هاوسەران ناومە ناوە هاوسەرانی پۆلیس و دیکتاتۆریت و ئەوە یعنی بەس باز لەوەکەم لەگەڵ حاڵەتێکە بێ ئامۆژگاریەکەم لۆمەیەکەم سەرزەنشتەکەم حکمەیە ئەگەر شتێک بێ لە ماڵەکە بە خانمەکە بە پیاوەکەیڵێ هەمووی خەتای توێە ئەم کارە ڕوویاوە یا پیاوەکەڵە ئەی خۆ تۆ لە ماڵەکەی ئەوە هەموو خەتای توێ نە ئەوە ئەمە ڕووبە یین حکومدانی یەکتر لۆمە و سەرزەنشتکردنی یەکتر هەموو ئەمانە دیوار دروستەکە لە بینی پەیوەندی خێزانیە باشە دکتۆر بابەتی کێکەواتە ئەم کێشانە کە لە نێوان بینی هاوسەرەکان و لە چوارچێوەی ماڵێکا دروست بێ چەند گرنگە دەرگا نەکرێتەوە ئەم دەرگایەک بۆ بەسم چییە کەسی سێم داغڵ نەبێت چکە زۆر جار لەوانەیە کێشەیەکی زۆر بچووک بێت کەسی سێم کێشەکە و لێکەورە بکات زۆر لایەنگری یەکێک بکات ئیتر لە ماڵی خانمەکە بیان لە ماڵی پیاوەکە بێ زۆر کاتیش ئەمە پێچوانەیە لەوانەیە قسەی خێری تیا بکات کێشەکە چارەسەر بێ بەڵام تا چەند گرنگە ئەم دوو هاوسەرە هەتا ئەتوانن خۆیان لە ڕێگەی ڕاوێژ لەگەڵ خۆیانە و لە ڕێگەی گفتوگۆ لەگەڵ خۆیانە و ئەزانم کە تۆ دڵی بەچی خۆشە ئەوە بۆ بکەم بۆی کە چارەسەری کێشەکە بکەم چەند گرنگە ئەم بابەتە بە گرنگیەوە سێر کرێت دوو تایبەتمەندی هەیە لەمەی جەنابەت فەرمووت یەکیان بریتیە لەوە ئەتوانین بۆ ئەمە بگەڕێنەوە بۆ سایکۆلۆژیای چارەسەرکردنی کێشە بەڵێ باشە یەکەم وا تەسەور بکەم ئەمە وا تەسەور نەکەم کە ئەبێ نمونەیی هیچ کێشەیەکم نەبێت تەنانەت ئەڵێم پێغەمبەران هەڵبژاردەی خوان ئەوان کێشیانە بووە لە ژیانی خێزانیان ئەوان کێشیانە بووە ئەم شتم بەخۆم و تەنانەت پێغەمبەرانیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەویش کێشەی هەبووە یەکسەر شتێکە بە من مرونەتم ئەیە تێ بۆ چارەسەرکردنی کێشەکەم بەڵێ وام لێ زمانی جەستەم لە حاڵە نەرێنیەکانەوە ئەگۆڕێ بۆ حاڵەتێکی تر فشارە دەرونیەکانم کەمەکاتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم شتێک لە لای خۆم دابنێم کە هەموو کێشەیەک مادەم دەستپێکی هەیە کۆتاییشی هەیە هیچ کێشەیەک نییە دوورمەودا بێ هەر کۆتایی نەیە هەموو کێشەیە کۆتایی هەیە و لە نقطەیەکە کۆتایی پێدێت خاڵی سێم لە سایکۆلۆژیای چارەسەری کێشە ئەڵێم هەموو کێشەیەک ئیلا بەشێکی ئیجابیاتی تایە
خێرێکی تایە لەوەچە من جارە نەزانم چارەسەر ئیجابیاتەکەی لە چیایە هەر ئەوەندەی وتم ئەم کێشەی من ئیجابیاتێکی تایە یەم فاسی کێشەکەکەم بزانم کێشەکەم لەکوێ هەیە دووەم بە دوای چارەسەر ئاگەڕێم سێەم خۆم بژاردە ئەخڵقێنم ئەخرمە زۆر مهمە من لە جیاتی ئەوەی خەڵکێک بێنمە ناوە بژاردم بۆ بخڵقێنێ خۆم بژاردە ئەخڵقێنم کەواتە خۆم لە تاری خۆمە چارەسەری کێشەکەی خۆمەکەم خاڵێکی تریان لەمە وام لێ ئەکا لە بیدایەت هاوتیشم هەر لە ناو سایکۆلۆژیای چارەسەرکردنی کێشە گۆڕینی کێشەکەم ئەکەم بەهەل بۆ ژیانەوەی پەیوەندی خێزانیم ئەنجا کێشەکە لە چوارچێوەیە باش یەک خاڵی تر لە سایکۆلۆژیەکە لە دەرەوەی کێشەکە سەیری کێشەکەکەم ئەمانەم کرد کەسی سێم نایەنمە ناوە و ئەگەر پێویستم بوو کەسی سێم بێنم قورآن یەک تعبیری زۆر دقیقی داناوە ئەفەرمێ حەکەم من ئەهلیه و حەکەم من ئەهلیها حەکەم حکمەتی هەبێ دانایی هەبێ وا بێ هاوسەنگانە مامەڵە بکە نەک یەک سەرکەوتم وەڵا لە بەروێ ئەوەی خزمی خێزانمە حتمەن عاتیفە زاڵە بەسەریا پاڵپشتی خێزان مەکە ئەوەی خزمی منە عاتیفە زاڵە بەسەریا پشتی منەگرێ بەڵام ئەگەر چاوم گێڕا حەکەمێکم دۆزیەوە ئەگەر نەبوو بە دوای ڕاوێژکارێکی خێزانی ئاگەڕێم پێکەوە چونکە نەتەڕەفی منە نەتەڕەفی ئەوە گوێ لە هەردووکمانەگرێ و پێمانەڵێ کێشەکە لەکوایە و چارەسەر و تەکنیکەکان هێواش هێواشەمان ناتێ ئەتوانین پەیوەندیەکی تەندروستی جوان دروستکەی لە ژیانی خێزانی زۆر باشە دکتۆر چەندە گرنگە ئەم دوو هاوسەرە لە سایکۆلۆژیای یەکتر تێبگەن بۆ نمونە ئەزانین سایکۆلۆژیای ژنان و پیاوان جیاوازە ئەگەر من لە سایکۆلۆژیای ڕەگەزی بەرامبەر تێگەیشتم ڕەنگە هەندێک بابەت هەیە نەیکەم بە کێشە و لە خۆمی گەورەکەم ئەویش بە هەمان شێواز بۆ من هەر زۆر مهمە دووشت هەیە لێرە بێڵم لە خزمەتتانە جارێکیان چوونە لای کابرایەک تازە مناڵی بوو چووە لای مامۆسایەک وتی من مناڵەکەم چۆن پەروەردەکەم وتی هەست ناگی زۆر درەنگە وتی قوربان دوێنێ لە دایک بووە وتی هەر زۆر درەنگە یەکەم جارە بۆیان خۆتت پەروەردە کردایە دووەم جارە بە دوای هاوسەرەکە چۆن هەڵێبژێری سێم جار پەروەردەی مناڵەکە من پێشنیارەکەم دایمە بۆ ئەو خێزانە ناڵم تکایە پێشەوەی هاوسەرگیری بکەن ئەو کتێبە بخوێنەوە پیاوان لە مەری خەواتون و ژنا لە ڤینۆسەوە بۆی جۆرێک لە سایکۆلۆژیای یەکتر تێبگەن من کە کاتێک زانیم ئەمە سایکۆلۆژیای خانمانە تر ئاسایی مامەڵی لەگەڵاکەم یەک نمونەی بەسیط بێنمەوە خانمان لە کاتی کێشا لەو لەحظا بڕیارەیە پێشینە و دوایینەی نییە ئەم موشەیە لەوچێ جەنابتان بەمبرن ئەم قسەیە بکەم ئەم موشەیە لەوەچێ چەند جار بە هاوسەری بەڕێزت دوت بێ تۆ ڕۆژێک شتێکی نەکردوم دڵم خۆش بێ چکە بڕیار لەسەر ئەو لەحزەیە کە تایەتی ڕۆژێک جلێکت بۆ نەکردوم دڵم پێی خۆش بێ ڕۆژێکی بۆ ئەوەت نەکردوم یعنی حاڵەتێک کە بڕیار لەسەر ئەو لەحزایان بەس خۆ پیاوانی ژوان دکتۆر ئێستا پێتاڵم چۆنەوە نایڵێ قسە بڕیارەیە خۆی وانە یەکێک لە هەڵە پەروەردەیە خێزانیەکان ئەوەی ئێمە سایکۆلۆژیای خانمان وایە طبیعیە بۆ منێکی پیاو هەڵەیە بکەم وردەکاری بیژمێرم ئەمەم نەکرد ئەوە منەکرد ئەوەم نەکرد ئەوەم نەکرد لەبەرەوە سایکۆلۆژیای ئافرەت وایە بڕیار لەسەر و لەحزایە لێگەڕە کەمێک هەیە من بۆەوە دواتر خۆی لەوەچێ باسی کەشێکە ڕوو تۆ شتێک ناکی من دڵم خۆش بێ ئیتر دوای وەڵڵاهی زۆر خۆش بوو و سەفەرەمان کرد زۆر دڵخۆش بنێردوپان یا ئەلبومی ڕسمەکان بێنە یادەوەرەکان هەر خۆی ئەکەوێتەوە ئەو زیکراتە چەند خۆش بوو گەشتەی کرد ئێمە خانمان دڵمان پاکە زۆر شتمان بیرەچێتەوە دکتۆر شتان بیرەچێتەوە بەڵام لە سایکۆلۆژیای وایە لە کاتی نەرێنیە هی ساڵێ تۆ پێشەوە یعنی تێبینی هەڵیەگرین دکتۆر لەو لەحزایە لە بیریەکەی گوێی نایەتیە و تەواو ژیانی پێبڕێەکەی بەڵام چەند جار لەوە چێ دایکەوەی این بێ ئەگەر باوکت ڕفتارێکین ڕۆڵم خاوازی لێ بێنەوە لە کاتی دەستگیراناریشە ئەوەی کرد هی دەستگیرانارێکی بیرماوە وانە یعنی ئەم حاڵەتە هەیە بەڵام پیاوان وانین دوورمە و داتر چونکە یەکێک لە تایبەتمەندیە جوانەکانی خانمانەوەی عاتیفە زاڵە بێ لەمە بەم عاتیفێنە بێ مناڵ بەخێو ناکرێ
یعنی ئەم سۆزە وای لێکان مناڵێک گۆش بێ گەورە بێ یارمەتی دەربێ پیا و زۆرتر بیر لە پرۆسی عەقلانیە کاتەوە خانمان کە ئەمە سایکۆلۆژیاتی خانمان کە کێشەیە بێ حەزەکات دەری بڕێ حەزەکات دەری بڕێ باشترین شتەوەیە پیاوەکان دابنیشی خۆی گوێی بۆ بگرێت گوێگرێکی چالاک بێ بۆ خانمەکەی ئیتریش پێویستی نییە بە کەسێکی تر بچێ باسیکە گوێگری چالاکی شوێ پێی نابڕم بۆی کورتەکەمەوە داوای لێبوردنی لێ یەکەم تەبیعی قسەکانی خۆیەکە بەڵام پیاوان کە کێشەیە بێ بێدەنگی هەڵەبژێرێتێتەوە ئەشکەوتەکەی خۆی ئەی تۆ بۆ قسە ناکەی جاری وای خانمان ئەڵێ دڵم بەوە شەقی بردووە کە من شتێک ئەڵێم ئەو بێدەنگە بێ ئێوە بیرەکاتەوە ئێوە سایکۆلۆژیای وایە ئەگەر زانیم کە بێدەنگ بوو ئەوە لە کاتی بیرکردنەوەیە زانیم خانمەکە کە گلەی ئەکا قسەکە طبیعی پێویستی بە تەنفیسێتی پێویستی بە چارەسەر نییە تەسەوورکە خانمان کە کاتی قسە بۆ هاوسەرەکانیانەکەن پێویستی بە چارەسەر نییە پێویستی بە جۆگرێکی باشە ئەوێ پیاوان گوێگرێکی باش بێ بۆ هاوسەرەکانیان ئەمانە هەمووی ئەمە لە سایکۆلۆژیای پیاوانە هەیە دکتۆر کە گوێگرێکی باش بێت بۆ خانمەکەی ئەمە گرفتەکەیە پیا و ئەم مامەڵە ناکە واتە سەرکە تۆ خانمان قسێکەکە یەکسەر وەڵامەیاتەوە ئەمە تایبەتمەندیەکانیانە ئەگەر من بە دوای تایبەتمەندیەکانیانە بگەڕێم پیاوان حەزیان لە چییە ئافرەتان حەزیان بەزارە ستایشی کە بەزار باشە دکتۆر ێستا پرسیارێتە پێش بەڵام پیا بەکردار زۆر جار پرسیارێکی پیاوانە ینی من چ خۆم نەچمەتەوە پرۆسیەوە بەڕاستی بەڵام چەند هاوڕێکمێ ئەڵێ یعنی ئەمەش دەڵێتەوە ئەڵێ بەردەوام ئەم شتە ئەڵێتەوە یعنی لە شوێنی خۆیان لە ماڵە لە دەرەوە ئەمێ کەشێکی کەی بۆ دروستکەم ئەم شتە لە دڵی دەرناچێ ئەم مۆزعێتە وا لێکە کە من بێنێتە زمان من بێنێتە قسە ئەلم کاتەیە چی پیاوان چی بکەن بە سێ شتەکرێ بەڵ خۆی یەک بەسەیەکە کە ئەو لەم کاتە ئەم شتە ئەڵێتەوە ئەم پیاوە یا من جاری گوێگرێکی باش نابم هەر قسەکانی پێ بڕم ئەمە یەک دووەمینیان ئەگەر شتێک کە غرورێکمان هەیە ئێمەی پیاوانش اعتراف ناکەین داوای لێبوردنەکەی هەستەکەم شتێکم کردو دەرونی ئازاراوە وانە بە سێ تەکنیکی بەسیط لە دڵیان نامێنێ جارێک ئەو پەڕی دوان سیانەیە لێت و تەواو ناگاتە سیانەکەش زۆر داوای لێبوردنەکەم من هەڵە بووم لەو مەوزوعەیە و تۆ سیفەتێکی جوانی ئەوش باسەکەم دانپێنان بە خودی هەڵەکە داوای لێبوردنکردن و سیفەتێکی حتا ئەمە بۆ خەڵکی عامیش واڵێن بۆ خێزان پێنجشێ یەک بە پێنجە ئەو کاتە سیفەتێکی جوانی هاوسەرەکەم باسەکەم ساڕێژە بێ و تەواو بەڵام ئێمە چین ئەگەر داوای لێبوردنیش کەین چونکە بەم شێوەی تران بێ بە مەڵحەم ساڕێژی برینەکەکە بەڵام ئێمە چیەکەین پاساوێنینەوە ئاخر داوای لێبوردنەکە مەسخەتای تۆ بوو تۆ وات کرد ئێمە بینە گەرمیەکاتەوە ئێم برینەی کوێنیتەوە خوێی پێوەکەی پێویستم بەوەی ساڕێژی کەم پێویستم بە مەڵامە دکتۆر ئەم ساڕێژکردنە چەندە گرنگە یەک جار بە تەواوەتی ساڕێژی کەی بۆ نمونە دوو هاوسەر ئەمڕۆ لەسەر بابەتێکەوێ بە کێشە مشکلیان بۆ نمونە دەمەقاڵە دروستە بێت لە بینیانە دوای ئەوە بە حسابی خۆیان ساڕێژ یەکەم بەڵام لە کێشە و گیر و گرفتی داهاتۆ باسێمەی ئەم ڕۆژەکەنەوە کە کردویانە ینی هێشتا برینەکان بە تەواوەتی ساڕێژ نەکردو دووبارە سەر هەڵایەتەوە بابەتە یەکێک لە شتەکان کە پێویستمانە ئێمە چین مرۆڤیش ئاساییە حتا لە پەروەردا ئەمەمان کردووە بە ڕێسایەک ئەڵێن تکایە ئەگەر بۆ ئەمە بە ئاسایی وەریگرە ئەگەر جارێکیان من شتێکم بە بەرامبەرەکەم و دوان وتم سیان وتم جاری چوارم وتم جاری چوارم لە لای من جاری یەکەم بێ نەک جاری چوارم بێ ئەمەم دانا لە مێشی خۆما ئیتر ئاساییتر مامەڵی لەگەڵاکەم ڕاست بەڵام دڵنیاتەکەم تو تاقی ئەم تەکنیکە بکەنەوە بە شێوازێکی ترە توانن ئەمە بکەین دەروونناسان پێی ئەڵێن خاڵی بوونەوەی دەرونی باشە جاری وا هەیە بۆ کۆمەڵێک ڕێکاریان داناوە یەکێک لە ڕێکارەکان ئەڵێ ئەکرێ لە شوێنێکی فەراغ و بەتاڵە پڕ بە گەروی هاوارکە تەفریقی ئەمە بکە جۆرێکی تریان کوردەواری دوێتی لەبەردەم بەرەو گێڕبی گەڕەوە باشترین هۆکار نووسینە بینوسی هەرچی ئەو زەرنەرێنیەی کە لە ناختا هەیە دەستکە بە نووسینی پەڕەیەکە دوانە بەتاڵە بێتەوە بەتاڵە زۆر یارمەتی دەرە بۆ بەتاڵبوونەوە سێهەمینیان بەڵێ تەکنیکێکمانەیە پێ ئەڵێن تەکنیکی بژاردەکان کە ئەمە زۆر یارمەتی دەرە
من پێش ئەم قسەیە بۆ بەرامبەرەکەم بکەم ئەم عەجەلەت الاختیارات بازنەیەکی کێشم بۆ خۆم وەکو تای پاسکیلێت لە ناوەڕاست تایکەمە دوو کردەوە لەسەرەوە بۆ خوارەوە بوو بە 4 خانە ئەیکەم بە 8 خانە زیادی یەکەم مشکلەیەکم نییە چەند خانەیەکی بۆ دروستەکەم من لەما چی یەکەم لەم بازنەیە یەکەم جار ئەم شتەی خۆم کە کاریگەری لەسەر دەروونم دروست کردو ئەینووسم باشە ئەو پەرچە کردارانەی کە ئەمەوێ بیکەم لەوێ ئەینووسم من ئەمێ وا ماماڵی لەگەڵا بکەمەوە ڕەتفعلە لە خانەیەکی تیا نووسم پەرچەکرداری ئەمەی کە من کردم ئەنجامەکەی چییە ئەنجامەکەی نووسم لە خاڵی دواتریانە بەدیلەکەی نووسم لە خانێکی تر ناوە خانەکانم خەت نەکردووە لە خانێکی تریانە بەدیلەکە ئەی باشە ئەگەر وانەکەم بەم شێوەیە مامەڵە بکەم چۆنە بێ ئەگەر بەم شێوەیە مامەڵم کرد یەکەم شتێک دەرونی خۆم ئاسوودە ئەبێ پەیوەندیەکەمان بەهێزە بێت چیتر ئەنووسی خانەکان پڕکەرەوە لەم وەرەقەی کە ئەچم ئەیکێشم ئەزانی سوودەکانی ئەمانە چییە؟ گەورەترین سوودی ئەمە تایبەتمەندیەکی من بیری خۆم تەرکیزی خۆم ئەگۆڕم لەوە بۆ سەر خۆم لەسەر خۆمەکەم ڕاست یەکێک لە سوودەکانی تری ئەوەیە خۆم بژاردە بۆ خۆمە خۆڵقێنم زۆر باش یعنی خۆم وا ئەکەم چۆن حەلی کێشەکانی خۆم بکەم چارەسەرەکانی خۆم یەکێکی کە لە تایبەتمەندیەکانی تری ئەوەیە زیاد لە بژاردەیەکم لە بەردەسایە ڕاست یەکێکی کە لە تایبەتمەندیەکانی ترم ئەوەیە خۆم بڕیارەیەم زۆر جوانامە خاڵێکی تریان کە ئەم بازنەیە بۆ منی دروستەکە متمانە بە خودم زۆر بەرزەکاتەوە کەواتە شایستەبوونم بەرزە بێتەوە ئەو کاتاڵە من شایانی ئەوەم هاوسەردارێکی کە ژیانێکی جوانتر بۆ خۆم و خێزانەکەم بخۆڵخێنم یاخوا دەست خۆش بێ سپاس بۆ تۆ دەست خۆش بێ دکتۆر سپاس گفتوگوێ ببێ بە سوود بۆ هەموو تەواوی و هاوسرانەی کە لە ژیان یەکتر ناو کێشەیەکی ژێتە بەردەم بەڵام کوڕکچێکە بینین کە بەیەکەگەن دکتۆرەڵێ پیر و خەڕۆبی بەیەکەوە جا بابەتێکمانەیە لەسەرەمە ئەڵێ بە تەمەنترین ژن و مێرد لە ژیانە ژماری پیاوانەی بۆ خۆیان بەدەستەهێنن با بزانین لەم بابەتە مەبەستیان چییە چکە زۆر جارەی بینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کەناڵەکانەوە چەنە بە تەمەنیشن ئەمەنە هەستی خۆشەویستی و ڕێز و پێکەوە ژیانێکی زۆر جوانیان خۆراکی ئەدەن دەست خۆش بێ دووبارە دکتۆر گیان سپاس بۆ زانیاریەکان